خاتو سۆنیا لە شاری سلێمانی ئازیزەوە. لەبێ مامۆستاگیان سڵاوی خوا لە خوشکی بەڕێزم. خاتو سۆنیا بەڕێز فەرموو. مامۆستاگیان دوو پرسیارم هەبوو. فەرموو پرسیارەکان کە دادەگیان. مامۆستاگیان ماوەی چەند ساڵێکە بێ هاوسەرگیریم کردووە و زۆر دکتۆریشمان کردو هێشتا نەبووینە بە خاوەنی مناڵ لەگەڵ هاوسەرەکەمە. اینجا تقریبا ماوەی 6 مانگێکە بێ مامۆستا هەر لە خۆمەی شتێک لە ناخما پێ هەڵەکە تۆ سەحرێ لێکرا و زۆر نیشانەشم تێ بەڵام نازانم مامۆستا ئەو شتە ڕاستە عنی بۆ نمونە چەند ساڵە تۆ هاوسەرگیریت کردووە؟ 4 ساڵە. 4 ساڵە. بەڵێ. بەسەر چاو گوێ لە برای خۆت بگرێ ئینشاڵڵا بەڕوونی دڵنیایی دەدەمە لەسەرەوە. مامۆستاگیان اینجا ئەم ماوەی 6 مانگە زۆر خەو بە مارەوە ئەبینم ینی خەو بە مار و مارمێلکە ئەم شتانەوە ئەبینم. بەسەر چاو خاتونی بەڕێز چوونە لای دکتۆرە پسپۆڕەکانی ناو خۆی وڵاتمان و ئەوانە هەوڵە زانستیەکانتان دکتۆرمان زۆر کردو مامۆستاگیان. دکتۆر پێتان دەڵێت کە کێشە لە خۆت لە مێردەکەت نییە لە بواری تەندروستیەوە؟ وڵای مامۆستا دکتۆر تەنیاڵە کێشە لە تۆ زۆر عیلاجیشم بەکار هێناوە و کێشە لە تۆ هەیە؟ بەڵێ. بەڵێ لە زۆر کەس بیستمەوە لە زۆر کەسێک فەرمووکە و نیشانانی کە من تیامایە ئەڵێ ئەوانە سەحرەیانی بە بەردەوامی دڵم توونە مامۆستا نوێژی شەکەم ڕوقە شەرعی لێ ئێم سوڕەتی بەقەرە لێ ئێم لە ماڵەوە هیچ ئیسفاین یانی ئەگەر سەحر بێ بۆ شتانە ئەڕوات. بەسەر چاودا دەگەن دڵنیا بە وەڵامێکی زۆر زانستی ئاینی دەدەمەوە کە دڵت قەناعەت بکە بەڵام دڵت قەناعەت بەو وەڵامە بکە کە پێت دەڵم ینی ئەوەگە قەناعەتی پێ بکەی ڕزگارت دەبێت لەو بابەتە. زۆر سپاس دەکەم مامۆستاگیان پرسیاری دۆمیشم ئەوەیە من لە قاتی سێمی ماڵی باوکی مێردەکەمم تەنیا خەسم لە ژیانەما ئەو بە تەنیاژی قاتی دۆمیش ماڵی شوبرایەک میلێ مامۆستا من زۆر باشم بۆ ئەوانانی تەسەوڕەکە هیچ خواردنێ بێ ئەوانیش ناخۆم بەڵام خەسم و هێورژنەکەم وانی ینی زۆر خراپن لەگەڵما ئایا گەر منیش بە خراپەی ئەوان بکەم گوناحبارە بم؟ بەسەر چاو لەسەرەوەش قسەت بۆ دەکەم. زۆر سپاس دەکەم مامۆستاگیان لە کاتم گرتی. خوا لەگەڵ بە سۆنیا خان خوا پاداشی تۆش داتەوە. خاتو سۆنیا لە سلێمانیەوە فەرموویم 4 ساڵ هاوسەرگیریم کردو منداڵمان نابێ و خەونی ناخۆش بە مار و مارمێلکە و شتانەوە دەبینم و ئەزانم سحرم لێکراوە. دکتۆرەکانیش پێم دەڵێن کێشە لە تۆوە هەیە. خاتونی بەڕێز دڵنیا بە یەکەم سحرت لێ نەکراوە. دکتۆرەکان الحەمدوللا کێشەکان دۆزیوەتەوە کە خەلەلێکی تەندروستی لە خاتونی بەڕێزە هەیە لە مێردەکەتان نیە ئەوەی تۆش چارەسەر دەکرێت. بەڵام دڵنیا بە ئەمە پەیوەندی بە سیحر و جادووەوە نیە. ئەو خەونە ناخۆشانەش بریتین لەو بیرکردنەوەی مێشکی خۆت دادەسۆنیا چونکە تۆ خۆت ڕۆژانە بیر دەکەیتەوە سحرم لێکرابێ ئەبێ چێبوو بێ هەر ئەوانەی کە بیر لێکردونەوە بنە مارود و پشک و مارمێلکە لە خەودا دامبینی ئەو خەونانە بەتاڵن نەفرەت لە شەیطان کە تف بەلای چەپا فرێدە سڵاوە لەسەر پێغەمبەر بدە صلی الله علیه وسلم بیریان لێ مەکەوە لە بیرت دەچنەوە. بەڵام سحر لێ نەکراوە 4 ساڵیش زۆر ئاساییە بۆ هاوسەرگیری بۆ منداڵبوون لە دوای هاوسەرگیریەوە. وەڵی خات و سۆنیا ئینشاءڵڵا تۆ بابەتە تەندروستیەکان جێبەجێکە ئەوەی دکتۆری پسپۆری واجی ژنان و منداڵبوونی پسپۆر پێت دەڵێت جێبەجێیکە ئەوەندە بیری لێ مەکەوە منداڵزان دەبێت. زۆربەی خەڵک کە من بانی وەکو برایەک بیرم هێناوەتەوە نەک بڵێم وەکو نەسیحەت وتومە زۆربەی جار کە ژن و مێرد منداڵیان نابێ هی بیرکردنەوەی زۆرە. مرۆڤ عادەتێکی هەیە هەر شتێک ئیعاز لە مێشکەوە دەدرێت بە ئەندامەکانی جەستە. ئەمە ئافرەتە کە لەگەڵ مێردەکەیەتی مێشکی پێوت مناڵن نابێ هێلکەکان ناپیتێن. زۆربەی ئافرەتمان بینیوە پیاومان بینیوە منعی منداڵبوون دەکەن ئەوەندە لە مناڵبوون دەترسن مناڵیان ببێ سبحان الله ئەو هەموو ڕێگریە دەکەن کە چی ئاخری مناڵەکە هەر دەبێ. ئەوانش کە زۆر تامەزرۆن هەموو ڕێگاکان تاقی دەکەنەوە نابێ لەبەر ئەوە زۆر بە ئاسایی بژی بەس دوعا بکە بڵێ یا ڕەبی خوای پەروەردگار داوا لێ دەکەم دەرگای ڕەحمەتی تۆ ئەوەندە فراوانە ئەی بەخشندە منداڵی ساڵحمان پێ ببەخشی مناڵەکەم پێ ببەخشی بۆ دنیا و قیامەتمان سووری لێ ببینی من چاوەڕێی ڕەحمەتی تۆم. ئیتر بابەتە پزیشکێک دکتۆر دڵنیا بە سحر لێ نەکراوە و زۆر بە ئاسایی وەریگرا ئینشاءڵڵا ڕۆژە پەیوەندیمان پێوە دەکەی کە منداڵی ساڵح لە باوەشە بە ئیزنی خوای گەورە. دومیشیان دەڵێ لە قادی سێمی ماڵی خەزورمم خەسوو هێرەکەم لەگەڵ ما خراپەن منیش وەکو ئەوان خراپە منە ولا تەخون من خانك ادفع بالتي هي أحسن. دائما خەڵکێک لەگەڵ تا خراپ بوو تۆ لەگەڵ یا بە چاکە ڕەدی بدەوە ئینشاء الله حتا بۆت دەکرێ سۆنیا خان ئەوان وەکو پێویست لەگەڵ تۆدا نەبوون تۆ هەر خواردنیان بۆ بەرە هەر مەرحەبایان بکە وەزانیت ئەوان ڕویان لەگەڵ تا خۆش نییە
بڵێ یا ڕەبی خوا هیدایەتیاندا لە بینی خۆت و ئەوە قەت وڵامی خراپە بە خراپە مەدەوە. قورئانی ئێمە ئاوای فێر کردوین. وإذا خاطبهم الجاهلون قالوا سلاما. ئەگەر کەسێ بە خراپە ڕەفتاری لەگەڵا کردی بڵێ السلام عەلەیکم، یا ڕەبی خوای گەورە هیدایەتی من و تۆش بدە، ڕەفتاری شیرین ئینشاء الله بەردەوام بەرهەمی شیرینی دەبێت. قەت بە خراپە وڵامی خراپە مەدەوە. ئەگەر ئەوان هەر خراببوون تۆ پاداشت لای ئەڵڵاه هەیە سوبحانەهو وتەعالا.